دم او معارضه بكن امش هنده حسابي بوهرايو يك بشر ده حسابي بوهرايو يك بشر يك بشر شون تأجيل ذاك لما تأجيلي نوك تشدابي بو بابگەڕینەوە بۆ چەند مانگێک پێشتر بزانین چی بووە. دەواز لەوەش بێنە کە کێ بڕیارەکەدا کە بەرزانیە هی ئەوەیە کە ڕاستە بە نەفرەت بکرێت نەک پشتگیری بکرێت بۆ مەسەلەی دەوڵەت چکم ئەو دەوڵەتی ئەو بەنیازە دروستیکە دۆزەخە ئەسازێنێ نەک لە ڕاستیە باش نەبووێت. ئەگەر سەری گرت خۆمە نیعمەتێکە و ئینشاءالله باشن بە کەیفی خۆتان دەوڵەتی خۆتان ئەگەر سەری نەگرت سنوورەکان بکەنەوە ئەمە بەغدا ئەمە ڕێگەی هەموو ئەوە بڵێن ئەم کابرا شێت بووە سۆری سەری خۆی بوو هەموو خەتای ئەو بوو ئەو وەختە من حاضرم بۆ ئەم مەسەلەیە سرم لەسەری دابنێم و بۆ خەڵکی تریش بۆ خۆی ئیدارەی خۆی بکەم. بەڵام نەسەری گرت و نەسەری خۆشی هەڵگرت. بەڕاستی مەلا مەستەفا پیاوێکی عەشایر و نەخێنەوار و ئاغا و دەرەبەک بوو ئەوەندە گوێی نەدەدا بەوەی کە شۆڕش و خەباتونەتەوە پەرستی ئەوانە بکات. پێمان وابوون ئەوانە شایستی ئەوە نین کە ئایندە و چارنووسی ئەم گەلەی ئێمەیان بخینە دەستەوە. من ئەو کەسە نیم خۆم شەرمەزاری ملەتی خۆم بکەم. بەرەی نەخێر کەمپین بوو نەم ئێمە خۆمان حاضر نەکردبوو کە بەرەی نەخێرەکرێ بە حیزب بوو بەرەی نەخێر بەکار ئەهێنرێت و نەخێر بەکار دێ و دروستکردنی بەرەی نەخێر بۆ ئەوە نەبوو یەک کەس ببیتە سەرۆکی بەرەکە و یان ببیتە سەرۆکی کەمپینەکە بۆ مەبەستی سیاسی و مەسەلەی بزنس بەکار بهێنرێت. شاسوار عەبدولواحید بەهۆی بەرژەوەندیەکانی لەگەڵ پارتی نەیدەویست هیچ بایەخێ بە بەرەی نەخێر بدات. جەراعەتی سیاسیدا بە کۆمەڵێ سیاسی و کۆمەڵێ حیزب و کۆمەڵێ نخبەی تر هەروانەی کە پاشەکشەیان کرد لە گروپ چاتەکە دواتر کەوتنە بۆڵەبۆڵ و مەنگەمنگ و ڕۆژی تەلاقدانی عێراقا تەلاقت کەوتبێ خطبة شقيقة بلا بو بريشي باوكان بوري فرانتونا كرتان اي حكوتي قماتي باري نوتي دابتي لميداني كردايتي كباي تختي بير ورايا همو يقدن هاوركين خلنا كامل لقردايا